مینا مراد دووەم شازوانی جیان لە ئوسترالیاوە کاروانی یارمەتیەکانی بەردەوامە بۆ کوردستان ئەو ئەشیانی کە ئێستا نردوێتی ئەشیای بەشی تەندروستی بۆ خەستخانەکانە و ئەشیای قوتابخانەکانە کە خەستەخانەیەکی گەورەی ئوسترالیایە لەوێ بە خۆبەخش داویانە بە ئێمەش توانیمانە لەوێ لەگەڵ کۆمەڵێک گەنجی خۆبەخش ئەو شتانەمان بار کردو و هێناومانە بۆ ئێروکانە. ئەمڕۆ کاروانێکی تر لە هاوکاریەکانی خاتوونی ناموراد دووەمین شارجوانی کورد لە وڵاتی ئوسترالیا گەیشتەوە شاری ڕانیە. هاوکاریەکان ڕێژەیەکی زۆر لە کەلوپەلی تەندروستی و کەلوپەلی مرۆیی و پەروەردەیی هەمە جۆری لەخۆ گرتووە. ئەم کاروانەی خاتوونی ناوبرا و بەشێکە لە زنجیرەیەک کۆمەک و هاوکاری کە ئەو لە ڕێگای یانەی ڕۆتەری و پەیوەندیەکانی خۆیەوە لە وڵاتی ئوسترالیا بێ بەرامبەر دەینێرێتەوە هەرێمی کوردستان کۆی ئەو هاوکاریانەی کە نردوویەتی بە گریمان زیاتر لە ملیۆنێک دۆلارە. Народного ансамбля танца «Раздолье» из города Россошь Воронежской области. Этот чемпионат мы считаем очень значимым вообще в России, потому что движение танца, искусство танца – это очень нужная вещь, которую мы должны прославлять, и мы все наши танцы понравятся и жюри, и зрителям нашим. Готовились мы очень долго и усердно, без каникул и передышек, очень много часов в день. Колледж культуры и искусств имени Барят Махмудовой, Дагестан, Махачкала. دست به کشور داعش افدوره گلک ایش و آزار دیدین بخویناوان شهیدا و قهرمان پیشمرگه ما افسانگره بر نداین حدانو که ام پیتوی و جنگه نه و جنگه سامان آرامیه گشبینا ولاد ما امر بوینه به هوا دار چاندنی دورات الاسقف لناف پشمرگان قهرمان او دوره که هات بودا گیرکرش لای تیروستن داعش و لدوباره پشتوانی جناب سروکی متا پشمرگ دوباره هات رزگار کردن اما که فرمانگاه جنگا دو که ما اف چالاکی انجام دا به هوا دار چاندنی کش 4-5 جورن دارد پکتن جمهور وانجی 300 دارن